بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و باینتان باش بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. سپاس بۆ خوا دەرفەتمان هەبوو تا ئەمڕۆژ لەگەڵ جەلالە تووشی کۆرۆنا نەبووین، دەرفەتمان هەبوو لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بینەوە خزمەتمان بۆ پێشکردنی پرۆگرامێکی تری پەیامی ڕۆژ. جەلال سپاس بۆ تۆش، سپاس بۆ هیوایکە ئینشاڵڵا هەر دوور بین لە کۆرۆنا. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشیەک بە تایبەتیش لە ئێستادا دوور بن لە کۆرۆنا، بەڵام بە مەرجی جێبەجێکردنی ڕێنماییەکان. پێشەوەی کە بچینە سەر ئاشناکردنی ئێوە بە تەوەرەکانی ئەمڕۆمان، ئەمەوێ ئاماژەیەک بە ئەم شەو بکەم. یعنی کاتێک کە لایەنە تەندروستیەکان بەگشتی شوانە ڕێنمایی دەردەکەن، دەڵێن تکایە دوورکەونەوە لە قەرەباڵغی دروست مەکەن تا بۆتان دەکرێت لە ماڵەکانتان بمێننەوە. دەزانن بۆچی ئەم تکایە لێەوە دەکەن لە پێنەوە سەلامەتی ئێوەدا، بەڵام زۆر بەداخەوە شەوی ڕابردوو بینیمان لە شار و شارۆچەکانی کوردستاندا چۆن خەڵک پەلاماری سۆپەرمارکێتەکانی دەدا. باشە ئەگەر ئەم شەو بە بڕوای من کۆرۆنا بڵاو نەبوو بێتەوە لە هەرێمی کوردستان هەرگیز بڵاو نابێتەوە، چکە هێندە قەرەباڵغی لە سۆپەرمارکێتەکانە دروست بوو 100%یش پێچەوانەی ڕێنماییەکانی تەندروستی بوو کە هەر جێبەجێ نەکردنی ڕێنماییەکانە کەم ڕۆای کردووە بە جۆرە لە جۆرەکان خەریکە کۆرۆنا لە دەستی لایەنە پەیوەندیدارەکانیش کۆنتڕۆڵکردنەکەی دەردەچێت. وەی جەلال جێبەجێکردنی ڕێنماییەکان ینی زۆر سادن لە سادەترینەکانیان کەوا شۆردنی دەسەکان و نەچونە ناو قەرەباڵغی و پابەند بوون بە ڕێنماییەکانێکیان زۆر ئاسانە کەویشمانەوەیە لە ماڵەوە. ینی هەر هاوڵاتێکی بەڕێزخواانە خواستاگەر بێت و ببێتە یەکێک لە هەڵگرەکانی ڤایرۆسی کۆرۆنا، دەبێت بەلایانی کەمەوە چەند هەفتەیەک لە ژوورێکی تەنها و لەژێر چاودێریەکی چڕ و وردی لایەنە پەیوەندیدارەکان و با بڵێن کەرتی پزیشکە بەڕێزەکان بێ بە تەنها دوور لە ماڵ، دوور لە خانەوادە، دوور لە هەموو کەسوکار. لە باتەوەی بەڕاستی 2 هەفتە لە خەستەخانە لەژێر چاودێری ببیتە ئەرکێک بەسەر حکوومەت و ترسێک لە دڵدەرونی خۆتا، یعنی هیچی تێناچێت ئەم هەفتەیە 2 هەفتە لە ماڵەوە کەمترین بەرکەوتن و چوونە دەرەوە هەبێ بۆی ئەمە تکایەکی برایانە دڵسۆزانە بەڕاستی وەکو ئەرکێکی ئەخلاقی ئەمە لەسەر شانمان بەیەوەی ڕابگەێنین، هیوادارین هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا بۆیان دەکرێت تا دەتوانن تا مەجای تایە بۆ حاڵەتی زۆر ئەگەر و زۆر پێویست نەبێ لە ماڵەکانیان نێنە دەرەوە. بە تایبەتی شوانە بیرتان نەچێ لایەنە پەیوەندیدارەکان دوێنێ چۆن وتیان مەنعەتە جەول و نابێ بێنە دەرەوە، بە هەمان شێواز پێیان وتن زۆر بەڕوونی و ڕاشکاوی پێیان ڕاگەاندن تکایە مەکەونە سەر سۆپەرمارکێتەکان لەبەرەوەی خۆراک بەشی پێویست هەیە لە کۆگاکانە هەیە، ژووری بازرگانی بڵاوی کردەوە، پێیان وتن خۆمان لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە شتومەکی جگە لە سەوزە و میوە تەنانەت وشکەش دێنی ناو کۆڵانەکان و پێتان دەدەین، پێتان دەفرۆشین بۆیە کەس لە ماڵەوە نێتە دەرەوە. یعنی ئەم تکا و ڕجایانە تەنها لە پێناو سەلامەتی خۆتانایە. تۆی هاوڵاتی وا مەزانەگەر تۆ ئێستا بە بێدەنگێک بچیتە دەرەوە بچیتە سۆپەرمارکێتێک شتێک بکڕی بەشی ئەم مانگەتە برنجە یاخود هەر شتێکی تر هەیە ئیدی دووری لە کۆرۆنا وانی ڕەنگەوە فەرزە برنجە ئێستا تۆ دەستی بۆ دەبەی ڤایرۆسی کۆرۆنای لەسەر بێت. بۆیە تکایە مێنە دەرەوە بووی کە پارێزراو بن لە کۆرۆنا لەبەر خۆتنا لەبەر سەلامەتیش نەبێ ماڵ و منداڵەکەت. جەلال پێشەوەی تەوەرەکانی ئەمڕۆ بناسیری من دەمەوێت زانیارێکی تریش بە هاوڵاتیان بەم بە پێچانەوە نەک قەیرانی خواردن و میوە و کۆمەڵێک لەو کەلوپەلانەی ترکەوە ژیانی ڕۆژانەی خەڵکی ڕاستەخۆ پێویستیانە نەک قەیران دروستنەبوو بە پێچوانەوە ئێستا لە بازار زیاتریش بوون لەبەرەوەی بەکارهێنان و سەیران و سەفەر کەم بووەتەوە. بەشێکی زۆر لەو خواردنە سەرەکیانەی وەکو برنج و فاسۆلیا و ئەو پێداویستیانەی لە خواردنەکانی تری وەکو دۆڵمە و شفتە و کفتە و هەموو ئەوانەی بابەتانی با بڵێن گۆشت لەبەرەوەی ئێساکە بەکارهێنەرانی کەمتر بوونەتەوەواتە لە ماڵەوە کابرا زۆر ناچێتە دەرەوە سەفر و سیاحەت کەمتر بووەتەوە لە بازاڕە زیاترن، نەک هەر دەست بڵێن حاڵەتەکان بێت هۆیەوەی دەست نەکەون یا کەم ببنەوە بە پێچوانەوە زۆر زیادیشە. یعنی ئێساکە حاڵەتی یاسایی ڕەنگە برنج و فاسۆلیا و کۆمەڵێک بابەتی تر و ڕۆن و هەموو پێداویستەکانی ژیانی سادەی ڕۆژانەی خانەوادەیە گێساکە لە بازارە زیاترە لەوەی کەمرێ. بۆ هیوایان دووبارە منی شتێڵێمەوە لە ماڵەکانتان بمێننەوە، تکایە لە ماڵەکانتان بمێن. ئەگەرێمەش ناچار نەبین لەبەر پیشە و ئێوە بێ کە ناچارین بینە ئێرە و لە ڕێگەی شاشەکەمانەوە ڕێنمایەکانتان بۆ بگوازینەوە بەدڵ ئێوەمەش پێمان خۆش بوو لە ماڵەوە بمێنینەوە، بەڵام ئێرەش هەر ماڵی ئێمەیە فەرقێکی تۆ ناکات بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. بینەرانی عزیز تەوەر و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دیارە ڕوون و ئاشکرایە. ئێستا ناوەندی بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەوروپایە، بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردو بزانین چارەنووسی ئەوروپا لە بەردەم کۆرۆنایە بەرەو کوێ دەڕوات. تەوەری دووەمی
بەرنامەیەم ڕۆژمان ڕووماڵە لەگەڵ پەیامنێرانمان کە دیارە لە کاتژمێر 12 ئەمشەوە 2 بڕیاری گرنگ لەلایەن وەزارەتی ناوخۆ یاخود لیژنەی ڕوبەڕووبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەرکراوە. بڕیاری یەکەمیان لە کاتژمێر 12 ئەمشەوە تا 28 مان کۆتایی ئەم مانگە هاتوچۆی نێوان پارێزگاکان شار و شارۆچکەکان قەزا و ناحیەکان هەمووی قەدەغە کراوە. بڕیاری دووەمیشیان لە ناوەندی شاری هەولێر و سلێمانی هاتوچۆ بە هەموو شێوازێک ڕاگیراوە. بۆیە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە دەمانەوێت ڕووماڵی شار و شارچەکان بکەین بزانین ئایا دۆخی هەرێمی کوردستان چۆنە، هاوڵاتیان تا چەندە پابەندن با ڕێنماییەکانی تەندروستیەوە و ڕێگەکانی هاتوچۆش داخراوە. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی کە گرنگیان بە وەرزش دەدا و دەچوونە بە تایبەتی هۆڵەکانی لەش جوانی یاخود بە گشتی وەرزش. ئێستا کە هەموو ناوەندانش داخراوە ئێمە چۆن لە ماڵەوە دەبێت وەرزشەکانی خۆمان ئەنجام بدەین، 14 ڕۆژ لە ماڵەوەین، چۆن وەرزش ئەنجام بدەین، چۆن بەردەوامی لەسەر ڕاهێنانەکانمان. تەوەری سێمی بەرنامەکەمانە. بەڵێ بینایی بەڕێز پێما بێ لەم شەوە لە سنتەری شاری سلێمانی ڕەشەبایەکی زۆر هەبوو و بارانیش باری. دەڵێن شەپۆلێکی بارانبارین بڕێوە جەلال من ناوەکیان ون نازانم شەپۆلی دارگۆن بوو دراگۆن و شتێکی وا بوو من زۆر ناوەکەم لە یاد نییە. بڕێوەیە بەڕەنگ تەسیرێکی کەمیشی لەسەر هەرێمی کوردستان ئەبێ لە مەسایلی هاتنی بارانبارینوانەوە هەڵبەت بەو هیواین پلەکانی گەرما بەرز ببنەوە چونکە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەگشتی و دژی ڤایرۆسی کۆرۆنایە. با بزانین پێشبینەکانی کەشوها بۆ ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بۆ شار و شارۆچکەکان چۆن چۆنیە. ئەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بە پێکەوە ئاشنایی ئەو گۆڕانکاریانە بین کە بەسەر نرخی دراوەکان داهاتووە بە تایبەتی لەو دۆخی ئێستادا کە کۆرۆنا زۆرێک لە جم و جوڵە بازرگانیەکانی ڕاگرتووە. بزانین هیچ گۆڕانکاریێکیش بەسەر نرخی دراوەکان داهاتووە یاخود نا. بەڵێ بینەران بڕگەی یادەوەری کۆمەڵێک لەو بابەتانەی لەو بەسەرهاتانەی کەوا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆداکەوە چواردەی مانگی سێ بزانین لە ساڵانی ڕابردوو لەوەها ڕۆژێکدا کۆمەڵێک بابەتی گرنگ ڕوویان داوایان کۆمەڵێک حەدەث ڕوویان داوە شایانی وەبیرهێنانەوەن بینەریان دەبین. چواردەی سێی ساڵی 1993 لە دایکبوونی سەرکردە و خەباتکاری باشووری کوردستان مەلا مستەفای بارزانی لە گوندی بارزان ناوبراو کوڕی شێخ محەممەدی بارزان و برا بچووکی هەریەک لە خەباتکارانی گەورە شێخ عەبدولسەلام بارزانی و شێخ ئەحمەدی بارزانی بوو و بنەماڵەکەی بە درێژایی چەند سەدەیەک ئاڵا هەڵگری بە گژاچوونەوەی نارانی کورد بوون بە تایبەت شێخ عەبدولسەلامی بارزانی
کە بانگەشەی چەسپاندنی شەریعەتی پیرۆزی ئیسلامی دەکرد لە کوردستان. مەلا مستەفای بارزانی سەرپەرشتی چەندان شۆڕشی کردووە و بۆ سربەخۆیی کوردستان و شەڕەکانی ساری قامیش و دۆلەڤاژی و شۆڕشی ئەیلولی ئەنجام داوە. مەلا مستەفای بارزانی سەرنجام ڕۆژیەکی 3 ساڵی 1979 لە تەمەنی 76 ساڵیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە نەخۆشخانەیەکی واشنگتۆنی پایتەختی ئەمریکا کۆچی دوایی دەکات. 14 ساڵی 1979 ڕوودانی کارەساتی هیرات لەلایەن شوێعیە دەسەڵاتدارەکانەوە دژ بە دانیشتوان لە ئەفغانستان ساز کرا کە بووە هۆی شەهیدبوونی زیاتر لە 25,000 کەسی مسلمانی شارەکە. ئەوەش بەهۆی داگیرکاری و هێرشی سۆڤێت هات بۆ سەر ئەفغانستان و بەرپەرشدانەوە و جیهادی مسلمانان هات دژی سوپای داگیرکەری سۆڤێت. 14 ساڵی 1999 کۆچی دوایی سیاسەتمەدار و مێژوونووسی ناوداری کوردی ڕۆژهەڵات دکتۆر عەزیز شەمزینی ناوبراو ئاگاداری کۆی ڕووداوەکانی جوڵانەوەی ڕزگاری خوازانەی کورد بۆ بەتایبەت کۆماری کوردستان و جوڵانەوەکانی ئیسماعیل خانیشکاک و توانیوێتی مێژووەکانیان لە فەوتان ڕزگار بکات. دیارە لە ئێستادا ئەوروپا گیرۆدەی کۆرۆنا بووە. سەرەتا کۆرۆنا لە چین سەری هەڵدا، بەڵام ئێستا چین بە جۆرە لە جۆرەکان کۆنتترۆڵی کردووە و شەڕەکەی لە خۆی دوور خستوێتەوە و هاتووە بەرۆکی ئەوروپا و ئەمریکای گرتووە. لە مەسەلەم لە یەکشت سوورما بەڕاستێنێک پرسیار دروستە بێت لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کە مەسەلەن ئەتبەسێتەوە بۆی ئایا شەڕێکی بایۆلۆجی بوو یاخود هەڵەیەک بوو لە یەکێک لە مختبەرەکانی با بڵێن نەک بۆ ئامانجی بڵاو بێتەوە بڵاویان لە دەستیان دەرچوو بڵاوبوویەوە چونکە زۆرجار کە دەردێک پەیدا دەبێت دەبێت عیلاجەکەی بدۆزرێتەوە اینجا کۆتایی دێ لە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری یوهانی و لە وڵاتی چین هێشتا عیلاجەکە نەدۆزراوەتەوە کۆتایی هات. هەڵبەت ئەمەش کۆتایی ناتوێ ئێستا پێم وایە کۆنتترۆل کرا. ئەمەش پێشەوەی بچینە ناو بابەتەکی خۆمانەوە تەوەرەکی خۆمانەوە وەکو ڕێنمایەک دیسانەوە بۆ هاوڵاتیان تاکە شتێک وای کرد کەوا چینیەکان سەرکەوتوو بن بەسەر کۆرۆنا و کۆنتترۆلکردنی پابندبوونیان و بە مانەوە لە شوێنەکانی خۆیان و ڕێنمایەکانی تەندروستی وڵاتی چین. زۆر باشە. ئێستا بۆی کە بزانین ئەوروپا بەدەست چیەوە دەناڵێنێت یا چۆن بەدەست کۆرۆناوە دەناڵێنێت کە وەک ڕوون و ئاشکرایە لەوێش خەریکە بەرەبەرە بەرپرسە باڵەکانی بەتایبەتی بەریتانیاش دەگرێتەوە. ئەمریکا و ئەوروپا ئێستا گیرۆدەی کۆرۆنان. لە بەریتانیاوە میوانێکی تایبەتمان دەبێت کەویش بەڕێز مامۆستا حەمەڕەشید ساڵح مامۆستای زانکۆیە مامۆستا سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا ئێستا بە تەواوەتی کۆرۆنا بووەتە مەترسی بۆ سەر ئەوروپا بەگشتی؟ سڵای خوای گەورەتان لێبێت لە ڕاستیدا کۆرۆنا ئەمڕۆ جەناب تەناگەدارن لە عالەمە یعنی بەحەقەت هەموو خەڵکێکی ترساندووە بە تایبەتیش ئەمڕۆ ئێستا زیاتر ڕووی لەکوێ کردووە لە ئەوروپا کرد. بەڵام لە ڕاستیدا بینی وڵاتی تا وڵاتێکی ترا زۆر جیاوازە. مەسەڵەن بۆ نمونە لە شوێنێکی وەکو بەریتانیا حەیات عادیە بە هیچ شێوازە هیچ شتێ فەرقی نییە ئەچی بۆ مزگەوت وەکو خۆیەتی ئەچی بۆ مەکتەب هەروەکو خۆیەتی پەلەوانگەکان بۆ کافرەکان جۆشخانەکان هەموو شتێک خۆیەتی. بەڵام لە وڵاتەکانی تر وان نییە. مەسەڵەن بۆ نمونە ئێستا دوێنێ ئێمە لە خۆمان بەکارماندا کێکی کرد بەڵام بە پێوانەوە لە مزگەوتەکانی ترا بەکەی ئەەکەی چی ئەەکەی کێشێکی زۆر ئەمڕۆ بەڕاستی لە بەریتانیاشە ڕاستە سەرۆگۆزیران ئێرە خەڵکی زۆر کوردان حتا ئەوەندە بە کارێکی تێکەڵکیدا باسی لەوەیە کرد کە ئیتر خواحافیزی کرد لە خۆشەویستەکانتان و دەیگوت لەمەوە بە ئەم ئیکوار هەفتەی تر هەواڵی زۆر ناخۆشتر ئەبیسن. ئەمە بەڕاستی خەڵکی زۆری لە ترساندن بابڵێن ئەویش هۆکارەکە ئەوەی کە خەڵک بکەینە چاری ناچارەت هەچێکی کردووە مڕاعات بابڵێن چاودی ئەو کە حکومەت دەریەکە ئەگەر چی حکومەت لە بەریتانیایە 3000 ئەوەندی دیاری کردووە. مامۆستا حەمەڕەشید ئەگەر یەک لە حەزە بوەستیت بە دیار پرسیارەکەی منەوە دیارە ئەم لێدوانەی سەرۆگۆزیرانی بەریتانیا کە دەڵێت چاوەڕێی مەرگی ئازیزانتان بن بە جۆرە لە جۆرەکان بەریتانیەکانی تووشی شۆ کردووە. بەڵام دەمەوێت بزانم ئایا ئامانجی لەم لێدوانە بۆچی ئەگەڕێتەوە ئەوەندەی کە ئێوە بزانن ئامانجی ئەوە بووە کە ڕەنگە بەم شێوازە بە خێرایی هاوڵاتیان بێنە سەرخەت و جێبەجێکاری ڕێنماییەکان بن
و ئایا هیچ کاردانەوەیەکی لێکەوتووەتەوە ئەم قسەی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە ڕووی ئەوەی کە خەڵک ئیدی حەزەرێکی جدی بکات؟ لە ڕاستیدا ئەوەی جەناب باسی لێکە فعلەن ئەوەیە چونکە خەڵک خۆی ناپارێزێت وەکو پێویست ئیلا ئەبێن لە ڕێگایەکی ئەوەیە کە تۆ خەڵک بترسێنی. ئێستا بۆ نمونە لە دوای ئەو تاریخدا ڕۆژانە لانی کەم 4-5 مەسری بۆ دێت لە دایرەی تەندروستیەوە بۆ ئەوەی خۆت ئاگادار جگە لەوەی یعنی ئێستا بۆ نمرە بڕۆ بۆ مارکێتەکان تەسیری سەلبی لێکردی بە تایبەتی وێنە من بۆ نمونە چەند مارکێتێک گەڕاوم شامپۆ دەشتم دەست نەکەوت حەبی سەرێشە چەند مارکێتێک گەڕاوم دەستم نەکەوت ئەمە هۆکاری چی تەسیرێکی لێ یەکە بەڵام کاتیشا لێرە عادیە بەڵام بە حەقەت وڵاتەکانی تر نییە حتا حکومەت دەڵێ فلان ئێمە مەکتەبدان ئەگەرچی من بۆ تێڕوانینم بۆ لەبەر ئەوە نیە کە شتێکی خەتەر نیت وەکو لە ڕووی ئیقتصادیەوان کە تۆ حساب بکە خەڵکێک دەستی بۆ دەوڵەتەکانی خۆی کاتێکی زۆر گەورە بێت ئاتەکەی شتە حکومەت. مامۆستا ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە ئەوروپا بکەین بەپێی ئەو معلوماتانەی لایەمە هەیە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا نەمسا ئیتالیا بۆنە ڕێشوێنی زۆر تند گیراونەتە بەر لە داخستنی بەشێک لە قۆناغەکانی خوێندن بەتایبەت ئەوانەی کە تەمەنیان بچکۆلانێ واتە سەرەتاییەکان و داخستنی کۆمەڵێک لە خواردنگە و شوێنە گشتیەکان ئەبینین لە بریتانیا حاڵەتێکی زۆریش هەیە بە حکمی بەڕێستان لەوێن بەڵام بۆچی هیچ ڕێکارێکی حکومەت نییە ینی ئەمە مانایەوەیە لە ڤایرۆسەکە ناترسێ حکومەت ئەوێ خەڵک بترسێ بە پێچوانەی کوردستانەوە کە خەڵکەکە با بڵێن هەوڵەدەن نەترسێ و حکومەت ترساوە بۆ ئیش بکە. ئەبینین ڕێکارەکان لە بریتانیا باس لەوە کرێن هیچ جۆرێک لە قوتابخانە لە ناوەندە حکومیەکان کەرتە ئەهلیەکان نە پارک و گشتی و سنتەرەکانی با بڵێن خۆشگوزەرانی خەڵکەکان هیچ کامێکیان هیچ جۆرێک فلتەریان مۆدانراوە هیچ ڕێنمایەکی زۆر هەیە لەو بارەوە. لە ڕاستیدا بەغێری ئامۆژگاری نەبێ یەکشتی تر نییە مەثەلەن چۆن یعنی سەر لە شوێنێکی وەکو بریتانیایە یەک مەنعەنی هیچ شوێنەکە تەنانەت حکومەت دەڵێن مەکتەب دانەکەین ئەمەش من بۆ کۆمپەنی تێگەیشتم وەکو عەزم کوردی هۆکارەکانی اقتصادیاتر ئەگەنە تاقی لە سەرەتاوە هەمووی دووسێ دانە هەبوو ئێستا گەیشتە نزیک 600 حتا هێشتا ئەو ڕادەیەک شتێکی پەرلەمانی بۆ بکرێ 12 ملیار بۆ دیان 5 ملیار کراوە بۆ کەرتی تەندروستی 7 ملیار بۆ کاران زۆری ئیشی بکرێت دەبچێتەوە ماڵەوە ئاشەکەشی سەربەت کرد بەڵام ئەمە حکومەت ئەیەوێت تر خەڵکەکە خۆی بپارێت خۆی ئەو ترسە خەڵکەکەوە ئەوەی کەوا بێت یاخود یا مەکتەبەکان بکات. مامۆستا بەپێ ئەوەی ئەو ئامارەی لای تۆ هەبێ ئەڵبەتە وابزانم 600 کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون هیچ هاوڵاتێکی کوردستانی تایە هیچ ناسیاوێکی با بڵێن کەسێکی دیاری کوردی تایە لەو ئامارانە؟ لە ڕاستیدا ئێمە هەتا ئێستا هیچ هاوڵاتێکی کوردمان لە بریتانیا نەبیستەوە تووشی حاڵەتی لەو حاڵەت نەبوو ئەگەرچی لە مەسەلەن بۆ نمونە نەفرێک لایکێکی توانێت باسی خۆی کردووە بەزیادیش نەکردێت چ وڵاتێک ئەم حاڵەتە بووە. زۆر باشە مامۆستا دیارە هاتوچۆکردن لە نێوان وڵاتانی ئەوروپادا ئاسانە بۆ کەسانی کە هەڵگیری جنسیەی ئەوروپا بن بەڵام لێرە بۆ نمونە لە نێوان عێراق و ئێراندا هاتوچۆکردن زۆر تونترە دەبێت پاسپۆرتت دەبێت هاتوچۆیەکی تونت هەیە بەڵام لەوێ سنوورەکان بۆ شێوازە نین. ئایا لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا لە ئەوروپا بەتایبەتی ئێستا کە ئیتالیا ڕێژەیەکی زۆری تێدایە ئایا بەریتانیا هەر بۆ شێوازی کە لە ناوخۆیان هیچ ڕێکارێکی توندی نەگرتووەتە بەر لە سنوورەکانی لەگە وڵاتانی دیکەیە چی هیچ ڕێکارێکی گرتووەتە بەر؟ لە ڕاستیدا شتەکان زیاتر سەر شەخسەکان خۆیان کەوتن مەثەلەن چۆن حکومەت هیچ مەنعێکی نییە بۆ کوێ ئەچیت دەتوانێت بچیت بۆ تەشتوانی بۆ هەر شتێک دەتوانێت ئەم لە ڕاستیدا شەخسەکان خۆیان ئێستا خەڵک بۆ خۆی نابێت ئێستا کێشەی گەورەی ئەوروپا خەتی سیاحەت بە یەک یعنی بە مەلایکە زۆر گەوریان کرد ئێستا ناکەی بەتەواو با چەند هەفتەیەک بڕوان مەجموعەی زۆر ئیفلاسێک حتا اقتصادی ئاتەکان تەسیرێکی زۆر سەلبی هەبوو بۆ بەریتانیا ئەم دوو سێ ڕۆژە بەتایبەتیش لە سانەی 100 بریتانیا
زۆر باشە مامۆستا هەرچەندە ئەم بەشەی کۆتایی کەمێک دەنگت بڕا بە هیوایان باش بێ من یەک کۆتا پرسیار ئەگەر بکەم بە حکومەتی بریتانیا کەتی تەندروستی زۆر پێشکەوتووە بە بەراورد بە بەشێک لە وڵاتانی جیهانی ئەو معلوماتانی لای تۆ هەبیان لە ناو شعبی با بڵین بریتانی یاخود هەموو ئەوروپا بەگشتی هیچ خەبەرێکی دڵخۆشکەر هەیە هیچ معلوماتێکی دڵخۆشکەر هەیە لەسەر کۆرۆنا ڤایرۆس تۆ بیست بێتت چ بۆ دۆزینەوەی عیلاجەکەی یاخود چ لە تەئسیرەکان و لە بڵاوبوونەوەکەی لە ڕاستیدا ئێستا لە بەریتانیایە زۆر هەوڵی ئەوە ئەدەن 6 ملیۆن دۆلاری تاییدکراوە بۆ ئەوەی کەوا کەس دیاری بکەن خۆبەخش ئەم ڤایرۆسیان لەسەر حاڵەتەوانێ و هەر یەکێکیشیان 3500 پاوەنی پێدەن بەڵام تۆزێ خەرترە لەم کۆرۆنادا یعنی وردە تا بکەنە کارێک حتا سەرکوتێن ئەڵێ مان هەیە سێ هەفتەی تر بتوانین یان کاوێکی باش شتێکی دڵخۆشکەترمان پێ وایە شتێکی زۆر جددیان داوە بەڵام تا ئێستا هیچ نەتیجەیەک نییە تەنانەت دەرغێکی تەلەفۆنات ئەڵێ خۆت دەماڕی خۆت بمێنەرەوانێ و ناتوانرێ هیچ شتێکی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەمەد ڕەشید ساڵح کە لە بریتانیەوە لەگەڵماناوی ببوورە لەبەر کەمی دەرفەتی کاتەکە بۆ دەگەڕێتەوە کە دیارە سەوتت بە خراپی دەگاتە ئێرە بۆیە زۆر سپاس بۆەوەی کە لەگەڵمانابووی لە بریتانیەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بە تایبەتی کوردانی نیشتە جێبووی ئەوروپا سپاس دەکەین. بینەرانی عزیز دیارە شوانەیەک خاڵێکی دیکە هەیە کە پێش بەرنامەکە خۆت باس کرد دەمەوێت بیرت بخەمەوە لە ئێران بۆی کە خەڵک لە ماڵەوە دابنیشێت دەبێت حکوومەت چه خزمەتگوزاریەک پێشکەش بە هاوڵاتیان بکات لەوەی کە هانیان بدات لە ماڵەوە دابنیشن. خۆی بێگومان جەلال کە تۆ داوا لە هاوڵاتیانەکەی لە ماڵەوە بمێنەوە بە تایبەتیش لەم وەرزەی بەهارە کە ئێمەی میلەتی کورد فێر بووین کۆمەڵێک بۆ نەمان هەیە دەشت و دە زۆر خۆشە عوتڵەکان هەن هاوڵاتیان ڕاهاتوون لە دەرەوە بوون کاتێک کە تۆ ناچاریانەکەی لەبەر بەرژەوەندی ژیانی خۆیان و کۆمەڵێک بابەتی تەندروستی گرنگ لە ماڵەوە بن دەبێت کۆمەڵێک ڕێکاریشن کە زۆر سادن یعنی سادەترین شت ئێمە توانین نمونەی وڵاتانی دراوسێ وەرگین لە ئێران هەر هاوڵاتیەک کە لە ماڵەوەیە یان لە ڕێگەی مانەوەی لە ماڵەوە 100 گیگا ئەنتەرنێتی پێداوەکەمە با بڵێن حاڵەتی چەند ڕۆژ یەک مانگانی تۆ ئاتن مانگانە بۆی تازە دەکەیتەوە هەر هاوڵاتێک بۆ مانگێک 100 گیگای پێداوە بەس بۆی لە ماڵەوە لە ئینتەرنێت خۆی مەشغوڵکە یعنی ئەمە یەکێک لە ڕێکارەکان کەواتە حەقی خۆیەتی لێرەش کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت یاخۆت پێوامێر پەیوەندیەکان کاوانش 2000 دەتوانن ئەنتەرنێت خزمەتگوزاری ئینتەرنێت دابین بکەن حەقی خۆیەتی کە لەم ڕووەوە حکوومەت بە جۆرە لە جۆرەکان ناچاریان دەکات لەگەڵیانە ڕێک دەکەوێت ئایا حکوومەت بۆیان سەرف دەکاتەوە یا بە هەر شێوازێکی دیکە بێت هەندێک لەم جۆرە خزمەتگوزاریانە پێشکەشی هاوڵاتیان بکەن بۆی کە هانیان بدەن دیوێکی دیکەش میدیاکانیش بێکوان میدیاکانیش بۆ نمونە ئەتوانن لەم ماوەیە کۆمەڵێک فیلمی زانستی دیکۆمنتی زۆر باش کەوا لایانی معریفی زۆر بە قۆتیان هەبێ زیاتر گرنگی پێ بدەن کە تۆزێک هەم لایانی تفریحیشیان تێدا بێ لایانی علمیشیان تێدا بێ بۆی هاوڵاتێک لە ماڵەوە 24 ساعتەکە لە ماڵەوەی 8 ساعتی بخەوێ ڕەنگە کۆمەڵێک هەڵبەتە من خوێندنەوەش بیرم نەچێت دوایی باسی بکەین بەڵام مێدیاکان ئەتوانن کۆمەڵێک فیلمی دیکۆمنتاری کۆمەڵێک بابەتی زانستی و تەفریحی خۆش بۆ ئەوەی خەڵکی لە ماڵەوە بێزار نەبێت بەڵام دەبێت دوو شتەیە ڕەچاو بکرێت نابێ میدیاکان دەستکەینەوە بە فیلمە دۆبلاژ کراوەکان کە بە کەڵکی نابێ خەڵکی ئێمەش لە ماڵەوە ئیدی دەست بخاتە ژێر سەریە و دانیشە بە دیار فیلمە دۆبلاژ کراوەکان کە بە کەڵکی کۆمەلگا و کوردەواری ئێمە نایێت بەجلای خاڵێکی ترەیە کە زۆر گرنگە بەڕاستی لە کوردەواریە دەڵێ شەڕێک هەڵدەسێ خێرێکیشی تێدایە بۆ هیواین ئەم شەڕەی کەوا ڤایرۆسی کۆرۆنایە بەرۆکی کردوین بە خێرێکی زۆر باش کۆتایی پێت من لێرەوە داوایەک پێشنیارێکی برایانەی بچکۆلانە بۆ خوێندکارانی پۆلی 12 بە تایبەت لە بەروی مەسیری ژیانیان لەسەر ئەم چەند ساڵی خوێندیان لەسەر ئەم ساڵە قوتابخانەکان داخراون دەرفەتێک تۆزێک دواکەوتووە هەتا وەزارەتی پەروەردەش پێم وابێ بەشێک لە منهەجەکانی لە هەر بەشێک و تۆزێکی بۆ کەمکردنەوە دەرفەتێکی زۆر باشە ماڵەکانیان پشتگیریان من ڕەنگە ئێستا ماڵەکان تۆزێک قەرەباڵغتر بن هاوکاری خوێندکارانی پۆلی 12 بن تکایە هاوڵاتیانی بەڕێز چووکە خوێندکارەکانتان مەسیریان لەسەر ئەم ساڵەوە ساوەتەوە خوێندکارەکانیش تکایە دەرفەتێکی باشە لە ماڵەوە عوتڵەیەک هەیە دەرچوون کەمە ئیشکەمە بتوانن سەعیەکی زۆر باشکەن بە هەماشی خوێندکارانی پۆلی نۆشکەوە بە شتێکی دیکەشەیە شوانەکە تەبانێمە لە ڕۆژانی داهاتوو ئێستا دەرفەتێکی باشە کە خەڵ لە ماڵەوەی زیاتر دانیشە بە دیار میدیاکانەوە بابەتە کۆمەڵایەتی و پەروەردەیەکان زیاتر خزمەت بە پێشکەشی هاوڵاتیان بکەین لە ڕوویەکی دیکەوە ئێستا هەمووی لە ماڵەوەی عادەتەن ئەڵێ زۆر جار کە پیاو دەکەوێتەوە ماڵەوە شەڕ و ئاژاوە دروست دەبێت بە ئەمە بە پێچەوانەوە ئەم دەرفەتە لەم کاتانەیە
بقۆزینەوە بۆ خۆمان لەو ڕۆکە لە ماڵەوە مادەم هەمووی کۆن لەسەر سفرەن دەبێ ئاشتی و تەبایی نێوان خێزانەکان زیاتر بکرێت ببێتە هۆکارێک بۆ بە خۆدا چوونەوە لە نێوان یەکتر و تەباییەکان پشتێکی ترەیە کە دەبێت زۆر ڕەچاوی بکەین نەکەوتوینەتەوە ماڵەوە بۆی کە بچین بۆ میوانی و بۆ گەڕان کەوتینەتە ماڵەوە بۆی کە کەس نێت بۆ ماڵمان نەچین بۆ ماڵی کەسیش لە ماڵەوە دابنیشین وریای خۆمان بین پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بین هەمومان بە دیار میدیاکانەوە هەر ڕێنمایەکی تەندروستی کە دەردەچێت ئەرکێکی واجبی ئاینی ئەخلاقی ئینسانیانە دەبێت جێبەجێیان بکەین لە گرنگترینیان کە ئێستا دەڵێن تکایە لە ماڵەوە بمێنەوە مێنە دەرەوە. جەلال پێم وابێ کاتی هەواڵەکانیشمان هەیە پێشەوەی هاوکارم بچینە لای ناوبڕێکەوە دەمەوێت شتێک بڵێم زۆر زۆر شتێکی خۆش وترابوو جەلال ئەمە بیوادارم هەر بۆ دڵخۆشی بینەران پۆستێک کرابوو نووسی بوو ئەگەر کۆرۆناژ نەمان کوژە یا منش نەکەمە کوشم بۆی باین ئەم حاڵەتانە ژن و مێردەکان تۆزێک تەحاملی یەکتر بکەن تۆزێک سەبر لە نێوان هاوڵاتیان و لە نێوان دانیشتوانی هەر ماڵێک بۆ خۆیان هەبێ تاوەکو بتوانن سوود لەو دەرفەتە وەربگرن بە خوێندنەوەی کتێب و بە بیرکردنەوە و بە دانیشتن و بە خزمەتکردن و بە ئیشکردن و بە پاکردنەوەی ناوماڵ ڕەنگە دەرفەتێکی باش بێ بەش ماوەیەکی زۆر بێ بەشێک لە شوێنەکانی ماڵەکان دیزایانی ماڵەکان بگۆڕن ئەمانە زەڕورن بۆینەکان بینایی بەڕێز ناوڕێکمان هەیە و دێنەوەلاتان. دەچینە لای راپۆرتی پێشەنگایە کراوەتەوە لە چەمچەماڵ لە چەند ڕۆژی ڕابردوو کە پەیامێرمان جەلال جەواری راپۆرتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینە دێ و راپۆرتەش بین. با دروشمی کتێب نەتەوە دروست دەکات کتێبخانەی گشتی چەمچەماڵ با هاوکاری 12 دەستگا و کتێبخانە لە سەراستی هەرێمی کوردستان پێشەنگایەکی گەورەی کتێبی بۆ زیاتر لە 3000 ناونیشانی جۆرا و جۆر و لە بوارەکانی ئاینی پەروەردەیی مێژووی سیاسی فەلسەفی و گەشەپێدانی مرۆیی بۆ هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی کردەوە. ڕۆشنبیران و ڕۆژنامە نووسانیشکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە بە گرنگ ناو دەبن و با هۆکارێکی یاشبوونەوەی خوێنەر و کتێبیشی دەزانن و ئاماژە بەوەش دەکەن پێویستە لە ساڵێکدا چەند جارێک ئەم جۆرە پێشەنگایانە بکرێنەوە و وارەکانی دیکەش لەخۆ بگرێت. ئەم جۆرە پیشانگایانە بەڕاستی لەمڕۆدا زۆر زەرورە لەبەرەوەی دۆستی کتێب و دۆستی خوێندنەوە بەڕاستی کەم بووە هەمووی خەڵکی بە زۆری بەداخۆی ئیهتیمامیانداوە بە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی ئەو شتانەی کە لە کتێبەکانی خوێنێت تاموچێژێکی خۆی هەیە بۆیە من داواکەم لە خوێنەرە بەڕێزەکان لە نووسەرە بەڕێزەکان لە جەنابتان وەکو ڕاگەیاندن ئیهتیمام بدرێتەوە بە خوێندن. ئێستا پێشنگایکی وا لە چەمچەماڵ بکرێتەوە پێم وایە شتێکی زۆر گرنگە بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە هەم پێشەنگاکە پڕ بێ لە کتێبی بە سوود و خەڵکی سوودی لێبین و بەڕاستیش لە نرخدا چونکە ئێستا وا گونجاوە باشە کە نرخەکەی داشکانی زۆرێ بۆی خەڵکی بتوانن کتێبی بە سوود و چاک بکڕن و من پێم وایە پێشەنگایانە تۆزە دوورمانەخاتەوە لەم دڵە ڕاوچێ و ناخۆشیانەی کە ئێستا خەڵک زۆر تووشی ترس و دڵە ڕاوچێ بوون. بڕیارە پێشەنگاکە ماوەی هەفتەیەک بەردەوام بێت و ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تاکو و 6 ئێوارە بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. سەرپەرشتیاری پێشەنگاکەش باس لەوە دەکات با ڕێژەیەکی بەرچاو خوێنەر و کڕیاری کتێباینیەکان ڕووی لە هەڵکشان کردووە. بەڕێوبەری کتێبخانەی گشتی چەمچەماڵیش دەڵێت ئامانجیان لەکردنەوەی پێشەنگاکەیان بەرزکردنەوەی یاستی ڕۆشنبیری خوێنەران و ئاشکردنەوەی خوێنەر و کتێبە کە لە ئێستادا تا ڕادەیەکچین و توێژە جیاوازەکان بە هۆکاری جۆرا و جۆر لە خوێندنەوە دوورکەوتونەتەوە. زیاتر ڕۆژانە بەرەو زیاترەوە بۆ ئێمڕۆ خەڵک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بارگەژی قەیرانی دارایە و قەیرانی گیرفانی و قەیرا هەموو قەیرانەکان توش بووە بەڵام ڕۆحی تێ بە کتێب ئارامێتەوە. ئەو کتێبەشی مرۆ دەبینیت نەشەحنی پێویستە نەخەتی پێویستە نەکارەبای پێویستە هەر کاتەویستە خوێنێتەوە نە چاوکزەکە نەپێویستی بەعینەکەیە حاڵەتێکی دەرونی جوانە بۆ دروستەکە. ئامانج لەکردنەوەی ئەم پێشەنگانە بەڕاستی کەمکردنەوەی ئەو قەیرانە خوێنەوەی کە ڕووی لە کوردستان و
بۆ شارەکەی ئێمەش کردووە هەوڵمانداوە لە ڕێگای ئەم کردنەوەی ئەم پێشانگای کتێبە و ئەم چالاکیانەوە هەوڵ بدەین لایانی کەمی بەشێک لە خەیرانی خوێنەوە چارەسەر بکەین و بە خوێنکاران و خۆشەویستانی خەڵکی شاری چەمچەماڵ سەردانی ئەم پێشەنگانە بکەن و بۆی بتوان سوود لەو سەرچاوانە وەربگرن کە لەم پێشەنگادا عەرزەکرێت. ساڵانە و لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەندین پێشەنگای گەورەی کتێب لەلایەن خانەکانی چاپ و دەستگا جۆرە و جۆرەکان دەکرێنەوە. باوتەی خوێنەرانیش بێت پێشەنگاکانی کتێب کاریگەری گەورەیان دەبێت لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان. لە مێژە وتراوە کتێبەکان قسە ناکەن، بەڵام مرۆڤەکان فێری ئەتەچێتی قسەکردن دەکەن. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بۆلایزان من لەگەڵ هاوکارم جەلال دەمانەوە دیسانەمە بە دەرفەت بزانین بۆ وەبیرهێنانەوە وەروە بۆ جەختکردنەوە لەسەر پابەندبوون بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هەروەها مانەوە لە ماڵەکانتان. هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ تێپەڕبوونی ئەم قەیرانە بۆ تێپەڕبوون لەم ڤایرۆسە مەترسی دارە کوشندەیە تاکە ڕێگە چارە تاکە سەرکەوتن بەسەر ئەم پرۆسەیەدا پێوان وابێ. هەڵبەت ئەمە قسەی لایەنە پەیوەندیدارەکانەوە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیە مانەوە لە ماڵەکانتان زامنی پاراستنی خۆتان ماڵتان مناڵتان و هاوڵاتیان و کوردستانیشە بەگشتی بۆیە هیوادارین پابەندبی ڕێنمایەکان بن تکایە لە ماڵەکانتان بمێننەوە. لە دیوێکی ترا کە نامانەوێت هاوڵاتیان بترسێنین ئەگەر سەرنج بخەینە سەر وتەی سەرۆکوەزیرانی بەریتانیا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیەوێت چاوەڕێ مەرگی عزیزانتان بن لە پێناو ئەوەی کە ڕەنگە باوەڕی وابێت تا خەڵک نەترسێت ڕێنمایەکان جێبەجێ ناکەن. لەوێ ڕێکارەکان ناگیرێتە بەر لەلایەن حکوومەتەوە وەکو ئێرە. لێرە زیاتر ڕێکارەکان لەلایەن حکوومەتەوە دەگیرێتە بەر، بەڵام لەوێ ڕەنگە زیاتر هاوڵاتی پابەند بێت با ڕێنمایە تایبەتەکانی خۆیەوە تا لێرە چەند ڕۆژێکە کە لایەنە پەیوەندیدارەکان هەمووی هاواریان لێ ئێستاوە تکایە پابەندی ڕێنمایەکان بن، تکایە لە ماڵەکانتان بمێننەوە، تکایە دەستکێش بکەنە دەستان تاقیم بکەن، تکایە مەچنە ناو قەرەباڵغیەوە بەڕوونی دەڵێ گەر دوو کەس کۆ ببنەوە ئێوە مەبنە سێم کەسیان، بەڵام هاوڵاتی ئێمە گوێبم بەداخەوە تیمەکانی تەندروستی لایەنە پەیوەندیدارەکان بە ڕۆبەراتیەکانی تەندروستی هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە دەڵێ کاری ئێمە لەوێەوە دەست پێ دەکات کە هاوڵاتیەک ببێتە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا دەبێت دەیبەنە شوێنی داخرا و وەروە لەژێر چاودێریە. واتە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنایە ئەوەندە ئیشی هاوڵاتی خۆیەتی، ئەوەندە ئیشی تاکەکانی کۆمەلگایە، یان نتوانین بڵێن من ئەمەوێت لێرەوە بەڕاستی دەستخۆشی لە تیمەکانی تەندروستی و حکوومەتیش بکەم چونکە پێم وانە شتێک نەبێنە یانگرت بێتە بەر ئەگەر تۆزە درەنگیش بوو، بەڵام بەرحاڵ لە جێگەی خۆیەتی جێگەی دەستخۆشیە بۆی هیوادارین هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن، هاوکاری ئەو تیمە تەندروستی و تیمە ئەمنیانە بن و تیمە ڕۆژناوانەکان بن کەواتوانم بڵێن ئەو سێ لایەنە زیاتر لەم بارەدۆخەیە. شتێکی دیگە شەیە لەناو خێزانەکانە ڕێگە مەدەن تاکێکی خێزانەکانتان بۆ کارێکی زۆر پێویست نەبێت لە ماڵەوە بچێتە دەرەوە بە هیچ شێوازێک ڕێگە مەدەن، چونکە توشببوونی ئێوەیە و ڕۆشنە دەرەوەی ئەو خستنە مەترسی سەلامەتی هەمووتانە بە هیوای پابەندبوون بە ڕێنماییەکان لە دەستپێکی جێبەجێکردنی ڕێنمایەکان و دەرکردنی بڕیارەکانی لایەنە پەیوەندیدارەکان داخستنی هۆڵەکانی لە ژوانی و وەرزشەکانی دیکە بوو بەگشتی، بەڵام لە ئێستا داوانەی کە لە ماڵەوەن خۆ دەبێ بەردەوامن لەسەر وەرزشەکانیان، بەڵام لە ماڵەکانی خۆیان. ئێمە لە بڕگەی وەرسەوەی بکەنەوەی پێویستی بە هەنێک لە هینەکان نییە، با بڵێن وەرگرتنی کێش و دەمبڵۆس و ئانێ بۆ بەرزکردنەوەکان زوانەشتی باشن. دیارە لە بڕگەی وەرسوو لەش ساغی هاوکارمان یادگار جەلال بڕگەیەکی بۆ ئامادەکردوین ئەمڕۆ کە تایبەتە بەوانەی کە لە ماڵەوە چۆن درێژە بۆ وەرزشەکانمان بدەین با پێکەوە بینەری و بڕگەیە بین. سڵاو عزیزان، جارێکی تر هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست، هەروەکو هەموو لە ئاگاگادارن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهان. وەزارەتی تەندروستی لێرەش بڕیاری یاوە کە هەموو وەڵەکانی وەرزشی دابخات، بۆیە ئێمەش پێمان باش بوو ئەم بڕگەیەی وەرزش و تەندروستی لە بەرنامەی پەیامی ڕۆژ تەرخان بکەین بە وەرزشکردن لە ماڵەوە.
هەم بۆ ئەوەی سوودی هەبێ بۆتان بۆ جەستەتان هەم بۆەوەی مناعی لە شیشتان بەرز بێتەوە دژ بۆ نەخۆشیێکە بڵاو بۆتەوە و ئینشاءڵڵا کە بتوانین سوود بگەین بێەوەی خۆشەویست و ئێوەش لە ماڵەوە مردشانە ئەنجام بدەن و ڕۆژانە یاخود ڕۆژنا ڕۆژێتوانن ئەنجامی بن بۆ هیوایی بتوانین خزمەتی ئەوەی خۆشەویست بکەین. ئازیزان ئەم جوڵانە زۆر سوودیە بۆ کەسانی کە یانەوەی کێشیان دابەزێنن یاخود شلبوونەوە هەیە لە لەشیانە ئەیانەوێت جەستیان تونگ بێتەوە و یاخود لیاقەیان دابەزیوە ئەیانوێ لیاقەیان باش بێت هەروەها بۆ ئەو کەسانەشی کە بەردەوام بوون لە وەرزشکردن لە وەڵەکان ئەوێستا کە وەڵەکان داخراوە ئەیانەوێت لە ماڵەوە وەرزش بکەن ئەتوانن ئەم جوڵانە ئەنجام بن و سوودی لێ ببینن. ئەم جوڵانە ئەتوانن تکرارەکانی لە 15 تکرار تا 25 تکرار بە پێی لیاقە و توانای جەستەیی خۆتان ئەتوانن ئەنجامی بدەن و شەرت نییە کە بڵێن یعنی تکرارەکانی من و تۆ و هەر کەسێکی کە وەکو یەک وا بێ هەر کەسە و بە پێی توانای جەستەی خۆی و لیاقەی جەستەی خۆی ئەتوانێت ئەنجامی بات. یەکەمین جوڵەمان ئەم جوڵەیە ئەم جوڵەیە ئەتوانن 4 جار دووبارەی کەنەوە هەر جارە و 15 بۆ 25 تکرار بکەن و 30 چرکە ئیسراحەت بکەن. جوڵەی دووەممان ئەتوانن ئەم جوڵەیە 1 دقە بەردەوام من لەسەری و ئیسراحەت بکەن و 4 جاریش دووبارەی کەنەوە. ئازیزان ئەچینە سەر جوڵەی سێم بەم شێوەیە دەستان لەسەر کەمەرتان ڕابگرن ئەم جوڵەیەژەتان هەمان تکرارەکانی پێش و 15 بۆ 25 تکرار بە پێی توانای جەستەتان ئەنجام بن. ئەچینە سەر جوڵەی چوارەم خۆشەویستان ئەم جوڵەش هەردوو قاچەکەتان بە یەک تکرار حسێبەکەن. خۆشەویستان دەستەکەین بە جوڵەیەکی کە بەم شێوەیە هەر جارە و قاچەکتان دواتر جوڵەکە دەگۆڕین دوای ئیسراحەتێک بەم شێوەیە خۆشەویستان چینە سەر جوڵەیەکی کە ئازیزان ئەو بە ڕێزانەی کە ناتوان شناو بکەن بەم شێوەیە توانن قاچیان لەسەر عەرزدا بنێن و جوڵەکە تەنها بە دەستیان بکەن بەم شێوەیە. یەکێکی تر لە یاریەکان ئەم یاریەیە خۆشەویستان ئێستاژە چینە لای کۆمەڵێک یاری ورک کە توانن ئەنجامی بن لە ماڵەوە و سوودێکی باشی لێبن بۆ
سووتانی چۆریەکانی ورکتان و هەروە بەهێزکردنی عەزەڵەکانی ورکتان. خۆشەویستان، ئاگاتان لە هەناسە بێ لە کاتی یاریەوەتە هەناسە وەرگرتن و هەناسەدانەوە زۆر شتێکی زەرورە. یعنی بەم شێوەیە کە یاریەکەتانەکەن هەناسەتان بگرن بۆی لەشتان ئۆکسیجنی تەواو وەربگرێ و سوودێکی زیاترێکگەن بە لەشتان. یاری دووەممان بەم شێوەیە وەلات تەنیشتەکانە بێ. یاری سێەمان ئەم یاریانش هەروە گوتمان ئەتوانن هەر یاریەک 4-15 یاخۆ 4-20 یاخۆ 4-25 ئەگەر بتوانن ئەنجامی بدەن. دەچینە لای یاریەکی تر ئەم شێوەیە پایدەر لێدەن بۆ ماوەی دەقەیەک، دواتر ئیستراحەتەکەن بۆ ماوەی 30 چرکە و 4 دەقەش ئەم یاریە بەردەوامە بن. دەچینە لای یارێکی تر بەم شێوەیە قاشتان بەرزەکەنەوە و میارێش هەردوو قاچەکەتان بە یەکی حسێ بەکەن و 4-15 بۆ 4-25 دووبارەیکەنەوە. دەچینە لای یاریەکی تر بەم شێوەیە قاچ و دەستان بەیەکەوە بینەرانی عزیز، سپاس بۆ هاوکارانمان کەوا هەمیشە لە پشتەوە هاوکاری ئەمەن و ماندوو دەبن و هەروە سپاس بۆی وەش کە تا ئێستاکە بینەرمان بوون لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. خدا دەرفەتیەوەشی پێدان پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژیش پێشکەشکەین و بە کۆتابێنین بە هیوایین لە تەندروستێکی زۆر باشا بن، لە ماڵەکانتان بمێننەوە و بەخواتان ئەسپێرین. شتێکتان بیر نەچێت جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی و لە هەمووشی گرنگتر مانەوە لە ماڵ تکایە مەیەنە دەرەوە تا ڕۆژێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. ماڵتان ناوە.